لە ڕۆژی گیانی قوربانیانی چەکی کیمیایی دەڵێن تا کۆتایی ژیانیان بە ئازارەوە دەژین و چەکی کیمیایی ژیانی ئەوانی کۆتایی پێهێنا و بەردەوام لە ڕێگەی چارەسەرەوە درێژە بە ژیانیان دەدەن و بەپێی پێویستیش ئاوڕ بۆ ساڕێژبوونی برینەکانیان نەدراوەتەوە. بابێن لەوەشی هەفتای ئەم خەڵکە بەو شێوەیە بەو ناڕەحەتیەوە بناڵێنن لەگەڵ ناڵانی ئەمانە داوامان لە پەرلەمانی کوردستان ئەوەیەکەوە بودجەیەکی تایبەتی بڕیارێکی تایبەتی دەرکەن بۆ برینداران وە ساڵانە بودجەی تایبەتی خۆی هەبێت لەبەر ئەوەی دەست نەکەین بە یەخەی خەڵکانی ترا. بریندارانی چەکی کیمیایی منعاناتێکی زۆر خراپیان هەیە و بەدەم ئازارەکان و ئەناڵێن و هەتاکو پرۆژە یاسایەکی خۆمان نەبێت لە پەرلەمانی کوردستان کە نەبێ بە یاسا ئێمە ناتوانین ینی ئەو پرۆژە یاسا نەبێن داکۆشیمان لێ ناکرێت ینی پێویستەکە ئەو پرۆژە یاسامان بۆ جێبەجێ کرێ بۆی ساڵانە بودجەیەکی تایبەت بە چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیایی هەبێت بۆ ئەوەی ئەوەنە برینداران پەرایەز نەخرێن. تەواو جسمان تێک چووە، هەموو گیانمان تێک چووە، لە چاومان لە سینەمان تەنانەت تەسیریشی کردووە سەری ئێسقانەکانیشمان، ینی یەکێک بینێمە تەنانەت هەر تەسیریش کردووە ماڵم ناڵیشمان نیشانشمان بۆنەی ئێمەوە تووشی ئەو ناڕەحەتیە بوون، ینی دایمە ئەوانی لە حیوەتی جسمی ئەمە و لە حیوەتی ئازارەکانی ئەمە هەناسەتنی ئەمە ئەوانیشان ناڕەحەتن بە ئێمەوە چونکە ئێمەش معناتمان زۆرە. لە ڕۆژی گیانی قوربانیانی چەکی کیمیایی کۆمەڵی قوربانیانی چەکی کیمیایی پەیامێکیان بڵاو کردەوە و تێیدا داوای باشترکردنی گوزەران و ژیانیان لە ڕووی چارەسەرکردنی برینەکانیانەوە دەکەن. ئەوەی ئێستا بریندارەکانی تێدایە لە بارودۆخێکی زۆر خراپدان و حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتە مالیەکان وەزارەتی تەندروستی وەزارەتی کاروباری شەهیدان بەڕێوەبەرە تێگەشتیەکان هیچ خەمێکیان بۆ قوربانیەکان نەخواردووە چ بەقەدەر ئەو ئازارەی کە هەیەە. ڕاستە لە خەڵەبجە خەستەخانەیەکی کیمیاباران کراوەتەوە، بەڵام بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەری تەندروستی ئاماژە بەوە کە هیچ دەسەڵاتێکیان نەماوە چارەسەریان بۆ ناکرێ و بەداخیشەوە لە بەردەمی ئێمە و لە بەردەمی ژمارەیەک لە بەرکەوتوەکان پێشتر لە هاتنی جەنابی وەزیری تەندروستی بۆ پارێزگای هەڵەبجە ئاماژەی بەوە کرد کە دکتۆرەکانی ئێران پێیان ڕاگەیاندووە پێویست ناکا بریندارەکان ڕەوانەی ئێران بکرێن بۆ چارەسەر لەبەرەوەی دەسەڵات و توانای ئێوە ئەوەندە زۆرە و لە هەمان کاتیش دواتریش ئەو پەیامەدا بۆیە ئێمە لەم دوو دۆنگە لەم دوو وتارە جیاوازانە قوربانی زیاترمان داوە و ئەو بریندارانش کە پێویستیان بە چاندنی گلێنەی چاو هەیە و وردە وایان لێ دواتر ئەگەر بشبرێنە دەرەوە چارەسەرەکان بە کەڵک نایە. لە سنووری پارێزگای هەڵەبجە 321 بەرکەوتەی چەکی کیمیایی هەیە، 21یان پێویستیان بە نەشتەرگەری چاوێ و باری تەندروستیان باش نییە. بەگشتی لە هەرێمی کوردستان 735 کەس برینداری چەکی کیمیایین و بەشێکیان بۆی پەراوێز خستنیان لەلایەن حکوومەتەوە تەندروستیان ڕۆژانە بەرەو خراپتر دەڕوات و ئازارەکەشیان تێکەڵ بخوێن و جەستەیان بوو تا کۆتایی ژیانیان پێوی دەناڵێنن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.